ئەفەرمێ دەی لەناو بەهەشتا خوا تەجەلی خۆی ئەکات و خۆی پیشانی عەبدەکان ئەدا و عەبدەکانیش چۆن خوا ئەبینن هەر یەکەیان بە ئەندازەی ناسینی خوا لەسەر زەویە چەندێ خوات لێرە زۆرتر ناسی لەوێ خوات زیاتر بینی نەزەری غەزالی ئەوهایە هەموو کەسەکان کە سەیری ذاتی ئەڵڵا ئەکەن جەلە جەلالوه وەکو یەک چێژ وەرناگرن لە بینینی خوا پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام زیاتر چێژ وەرەگرن چونکە ئەوان حەقیقەت و معریفەتیان زۆرترە بەخوا جەلە جەلالوه ئەولیا و صالحینی گەورە سەحابەی کیرام ئەمانە زۆرتر لە بینینی خوا چێژ وەرەگرن واتە چێژ وەرگرتن لە بینینی خوا بە ئەندازی معریفەی خوایە حتا زۆرتر لێرە خواد ناسی بێ لەوێ زیاتر چێژ وەرئەگری لە بینینی خوا جەلە جەلالوه ئەفەرمێ ئەو کەسەی لێرە هەر خوای نەناسی لەوێ لەو چێژە مەحروم ئەبێ و هەر کەسە بە پلەی خۆی سوود وەرئەگرێ لەوەی کە لێرە چەندێ خواناز بووە چەندێ تێکەڵ بووە لەگەڵ معریفەتی خوایە جەلە جەلالوه ئینسان لەسەر ئەو شتە ئەمرێکە لێرە لەسەری ژیاوە ئەوە کۆ ئەکاتەوە کە لێرە ناشتوێتی بۆیە هەموو ئینسانەکان بە مستەوای یەکتری سەیری معریفەتی سەیری خوددا جەلە جەلالوه ناکەن بەڵکو هەر کەسیان جۆری چێژەکەی جیاواز هەمووان خوا ئەبین لە بەهەشتا بەڵام شێوازی بینینەکە و چێژ وەرگرتنەکە ئەو بە ئەندازی ناسین و عیلمیانە لێرە بەخوا جەلە جەلالوه